ها دیسانە توێ بڵێ چی پێ؟ ڕامەیە بڵێم دوکان شارێک گەشتیاریە بۆ زۆرمان جێ یادگاریە جێ حەوانەوە یاریە. بەڵێ ڕاستە لە دوکانین جگە لەوەی وتی دوانین هەرچی تری وت هیچ جوانین. ژینگەکەی پاک و خاوێنە هەزایەکە زۆر بێوێنە بەڕاستی شادی شوێنە. بە باشی ڕێک نەخراوە تا بڵێ پشتگوێ خراوە قەدری ناگیرێەوە. حکومەت گرنگی پێئەدا سەر ڕای ئاو بیر لێ ئەدا مزگەێنی کاری نوێ ئەدا. بەس گرنگی پێ نادرێ مردن لە دەست باجوو کرێ گەر درۆم کرد خوا بمگرێ. خاوەنی دەریا و بێڵماوس ڕازاوەتەوە وەک تاوس پاکە و پیا بڕۆ پێ خاوس. بەڵێ بێڵماوس و دەریا بنێشتە خۆشەکەی میدیا واز بێن و قوڕمەکە سەریا. خاوەنی گەنجی بەتوانە ئەوەی کە هات بەدەستمانە هەموویمان لە جێ خۆی دانا. ئێوە بەس خەریک ئەشعارن گەنجەکان هەموو بێکارن لەو سیفەتەتان زۆر بێزار. شار ئەڵەی گوڵە خەبڵیوە هەمووی سەوزی دای پۆشیوە تا ئێستا شاری وەو دیوە. ئەو سەوزیەی ناوی دێنێ دای پۆشیوە هەموو شوێنێ گەر خەڵک نایکا نامێنێ. ئێمە پشتی هەموو یەگرین بڵێن بمرە بۆیان ئەمرین بەس لەبەر ئەوەی خۆش بژین. قسەکانی هەموو چەوت لێرە ئەیڵێ و لەوێ کەوت سوێن بەخوا بەس ڕاستینەوت.